حيمانا صاف لطيف روانا ديما يعني يا جرجوانا بەناوی خوای بەخشندا بینەرانی هەوارگەی کوردەواری سەلام و ڕەحمەتی خوای گەورەتان لێبی ئەو جارە شاتینەوە خزمەتتان لە بەرنامەیەکی دیکە بەس ئەو جارە جیاواز لە بەرنامەکان دیکە سەردانی دەڤەری سلێمانیمان کردیە با بزانین لەوێش بەرەو گوندی ئەڵڵاقولی دیارە ئەڵڵاقولی گوندێکە کە ناوەکەی بابزانین لە چیەوە هاتیە خەڵکەکەی دانیشتوانەکەی لە پێشانەوە تاکوی ئێستا سەرگوزشتیان ژیان و کۆمەڵایەتیان بە لەگەرمان بن بەیەکەوە سەردانی ئەو گوندەی بکەین کۆمەرەك زانیاریمان دەست بکەوی سوودمەند بین هەر یەکەو لە ڕاستە خۆمان لە کارە باشەکانیان. صاف لطيف روانا ديما يعني يا جرجوانا بها نشتمانا بها نشتمانا بەڕێزان خۆشەویستان لێرە لەگەر براگەورەی ئەو گوندەی کە ئەنجومەنی ئەو گوندەیە وەستا حەمەدەمینی ناوە کە بابزانین لە ئێستادا سەرگوزشتەی ئەو گوندەمان لۆباز بکاتن دەربارەی ژیان و سەرگوزشتەی باو باپیرانیان هەتاوەکوی ئێستا. سەلامی خوال لێبی وەستا حەمەدەمین. عەلەیکە سەلام زۆر بەخێبن سەر هەردوو چاو. زۆر سپاس دەکەین ئەگەر کە وەسفی ئەو گوندەمان لۆ بکەیت سەرگوزشتەی ئەو گوندەی لە ڕابردووە تاوەکوی ئێستا. زۆر بەخێر من سەر چاوم لە خزمەتانە. بەڵێ ئەم گوندە وەختی خۆی تقریبا 25 ماڵ بووە ئەلێوێ بووە. بەڵێ لە ستانان لەوێ لەژێر خێوەت و مێوت ئەو هەلە خانووکەم بووە. هاوینان لەبەر ئەو کەمی چوونەدا ئەم دەستەوە خێوەتیان هەڵدا و سادومادیان هەڵدا و ژیانیان بەم دەونە بەڕێوە بردووە. کاتە برێ سەرەتا برێن گەرمێن و کوێستانیان هەبووە گەرمان و کوێستانیان هەبووە بێ لەوانەی کە چوونە گەرمێنە کوێستانەکانی ئەمەی ناودێکەش هەر هاوینان ئێران چۆڵ کردووە لەبەر ئاوەکە کەم بووە چوونەدا ئەو دەستەوە کە ئەومان لێ زیاتر بووە. بەێ ئەی کە باز دەکەن ینی ئەڵڵاقولی بابزانین لۆ پێی دەرێن ئەڵڵاقولی. ئەڵڵاقولی لە دێر زەمانەوە لەوە هاتووە. ئەڵڵاقولی دەیەکی قەدیمە وەتی خۆی تورک ناوی ناوە لە زەمانی عوسمانیەکانە کە هاتووەدا ئەم شوێنە لەم چاڵیا ئەم دەیان بینیوە لەبەر ئەوەی ئەو شاخەی لێ بووە ئەو شاخەشی لێ بووە چواردەوری شاخ بووە شوێنەکەی قوڵ بووە ناویان ناوە ئەڵڵا کە قوڵە ئەڵڵاقولیان بەسەرا دابڕیوە. یعنی وەکو برێ تورکەکان هاتینە سەرسامی خۆیان بەو گوندەی دەربڕێ کە لەو شوێنە قوڵەیە هەرشتیانێ وایە بەو شێوەیە. بەڵێ ئەگەر باسی ئەو پیا معقولانەی قەدیممان لۆ بکەی کە لێروکانە وەختی خۆی کاروباری گوندیان بەڕێوە بردیا یاخۆت کێشەی گوندیان هەلکردیا چێ بووینە کە زۆر دیار بووینە. ئەو پیاوانەی کەوەتی خۆی بەناوبان بوو لەم دەیە کاروباری ئەم دەیان بەڕێوە بردبێ و دەڕۆژووی ئەم دەیە بوون حاجی حەمەخان هەبووە حاجی حمەی برای هەبووە حاجی عەبدوڵڵا هەبووە لە دوای ئەوان حاجی تۆفیق هەبووە مام ئەحمەد مەولوو هەبووە کەمە کاروباری ئەم دەیان هەتاوەکو ئەم زەردەمانەی دوایی بەڕێوە بردووە کە ئوفاتیان کردووە ئەوان نەما. دەست بەدەست ئێستا جەنابەت براگەورەی ئەو گوندەی بەرابچۆلی ئەو دێ خی گەورە سەرکەوتوتان کە لە ئێستادا چ شتێکتان لۆکرایە ینی لەو گوندەی وەکو خزمەت گوزاریەکان وەکو خزمەت گوزاریەکان مەکتەبێکی سوکەڵەکەمان بۆ کراوە کە 6 پۆل داوامی تیعەکە مزگەوتەکەمان مزگەوتێکی وەتی خۆی پشکۆلە بووە ئێستا لەخوا بەزیاد بە هیمەتی خوای گەورە و خێرخوازان ئەوەنە گەورە کراوە کە ئێستا پیانسەد کە ئەتوانێت نوێژی تیا بکە هیچ نەقستانێکی تیانێ. بەڵێ وەکو ئاوەکەمان وەتی خۆی ڕێکخراوێک هاتوو ئەو ئاوەی بۆ ڕاکێشانە ناو دێکە
تاپی بۆ داناین و هەج گەرگی تاپی خۆی بۆ دانرا لە دوای ئەوش کە ساڵی بەسەرا هاتوو ئاوەکانمان نەماوە کە ئاوەکانمان نەماوە تەبێن ئەو تابوشتانەش نەماوە ئەو حەوزۆشتان نەماوە اینجا خەڵک هەساوە هەمێتی بەوە داوە کە هەتر بخۆی بەیەکی سووری هەڵکەن ئێستا زۆربەی خەڵکی دێکەمان لەسەر بیرە سووریەکان لە ماڵی خۆیان هانە پێوە بەڕێوە ئەچن و ئیدارە ئای پێک ئەمان بە نسبەتی ئەوە کە بۆ ماسیدی مامۆستا ئەو گوندە چەند جار ڕوخانی بە خۆیوە بینیوە زۆر جوانە مامۆستا پێ دەڵێ ئەم گوندە وەکو دێڕوخانی ڕسمی خۆی یەک جار دێڕوخانی بەخۆیەوە دیوە یەک جار لە هەفتا و حەوتا حکومەت هەر هەموو تەخت کردووە لە جارەکانی پێشووترا تیارە هاتووە ڕەمی لێ کردووە خەساری زۆر زۆری لە خەڵک داوە بەڵام ڕەنگە لەخوا بەزدابێ کەسی پێ نەچوو بێ و کەسی نەکوشت بێ بەڵام خەساری لە ماڵان زۆر داوە لە 63 هەرس قەومی هاتووە هەتا ئەم مەنتیقەیە هاتووە هەتا ئەم خواردەوە هاتووە ئەوەی بەدەستی کەوتووە تاڵانی کردووە بەڵام نەگرتێتە ناو دێگا بە حکمی ئەوەی چەکداران لەم شاخەوە تەقان لێ کردووە چەکداری پێشمەرگە و چەکداری مەدەنیش ئەلێ گەڕایەتەوە لە 63 کە پێیان کردووە ئەمە هەرس قەومیە بەس یەک جار سوتە یەک جار تەخت کراوە تقریبان یعنی ئەنگۆ لە چاو گوندەکانی دیکە باش بووە یەک جار بە گوندی وە بووە 6,000 7,000 نەخێجار و حەوجار نەبووە ئێمە وەکو سووتان دەستی ئەنفالیشی نەگەیشتێ الحەمدولله لەخوا بەزیاد بێ نەخێر لەخوا نەخیر ئێمە لە پێش ئەنفالا دەکەمان تێک دراوە و لێرە نەماوای ببینینەوە تا ئەنفال کرێن بە ناچاری مەجبور شوێن دەشێت کە بەر ئەنفال نەکوت بەڕێزان بابزانین لەگەر مامۆستانە بەزی کە خەڵکی ئەو گوندەیە و ئیمام و خەتیبی ئەو گوندەشە دیارە بابزانین خەڵکی ئەو گوندەی لە کێوە ئاشنای مزگەوتن مامۆستا سەلام عەلەیکوم عەلەیکوم سەلام و ڕەحمەت الله سەرچاوە خوا سەلامەتکە یا ڕەبی مامۆستا ئەو گوندە لە کێوە ئاشنای مزگەوتە یاخود لەگەر مزگەوت ئاشنایەتیان هەیە بسم الله الصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه پێشەکی بە خێراتتانەکەم زۆر بە خێر بێن دەستان خۆش بە بۆی کەم گوندی ئێمەتان بەسەر کردوتەوە ئێمەشتان لەوەی کەوا خەڵک بزانە کە ئەمەش گوندێکە و بوونی هەیە و دانیشتوانی تێدا دانیشێت و خەڵک تێدا مەوجود و عیبادەتی خوای پەروەردگاری تیاکرێ ئێوە دەورێکی ئەکتیفتانە بوو بۆ یەکەم جارە ئەم بەرنامە تەلەڤیزیۆنە بێتە ئێرە من دەستخۆشیتان لێ یەکەم گەلێک بە خێر بێن سەرچاو زۆر سپاس دەکەم دروستبوونی ئەو مزگەوتەی یاخود هەبوونی ئەو مزگەوتەی یاخود ئاشنایەتیان واللهی برای من گوندی ئێمە شەک و سەرجەم گوندەکانی کوردستان الحەمدولله ئاشنایەتێکی تاویان لەگەڵ مزگەوتە هەبووە لەگەڵ مامۆسای ئاینیە هەبووە دیارە سەرەتای دروستبوونی مزگەوت لەم گوندەی ئێمە ئەگەڕێتەوە ئەگەر بە هەڵە نەبم بۆ ساڵی 1972 سەرەتا مزگەوتێکی دار لەوێ دروستکراوە لە پاش ئەو مزگەوتە وردە وردە پەرەی سندووە لە پاشان لە ساڵی 1995 کاتێکەوە لادەکان ئاوادان کراونەتەوە لە پاشان وردە وردە ئەم مزگەوتە بە هەوڵ و ماندووبوونی خێرخوازان هەوڵی فراوانکردنیان دا و ئێستا الحەمدولله مزگەوتێکی کاملە و هیچ ئەشکالێکیان نیە بەڵێ معلوماتم هەیە کە لەو دەورەی لەو دەوروبەرەی یاخود لەو گوندانەی دەوروبەرتان یەکەم گوند بۆ کە مزگەوتی دروست کردیان بەڵێ لەم گوندانی کە لە چواردەوری گوندی ئەڵاقولی هەیە گوندی ئەڵاقولی یەکەم گوندێک بووە کە سەرەتا مزگەوتی هەبووە و من ئەوەی کە معلوماتم هەبێ
زۆر جار لە گوندەکانی ترەوە خەڵک هاتووە بۆ مۆزوعی ژنمارە بڕین و ئەمانە بە دوای مامۆسای ئێرەدا بە وڵاخی سواری بردویانە زۆر جار بۆ مۆزوعی تەعزیل و سەرقەبران و هەر مامۆسای ئێرەیان بردووە بەهەرحاڵ ئەتوانین بڵێن لە سەرەتاوە گوندی ئێمە هەروەکو چۆن لە سەرەتای موسڵمان بوونەوە ئێمەش ئاشنا بوون بە مزگەوت و بە مامۆسای ئاینی و مامۆسای ئاینی دەورێکی ئەکتیڤی هەبووە لەم گوندە و لەسەر جەم گوندەکانی کوردستانیش. بەڵێ لە پێشاندا ئەگەر کەسێک نامەیەکی لۆ هاتبایە خەڵک خوێندەواری نەبوو بەس مامۆستای گوندی هەبوو کە خوێندەواری هەبوو نامەکە مامۆستا دەی خوێندەوە دەیگۆشتێکی وایە وەکو برێ ئێستاش یعنی کە لە قەدیمەوە هەروە بەگەر گوندێک مەلای تێدا نەبی کۆمەرەك کێشەی لۆ دروست دەبوو هەم لە مەسەلەی ژنمارەکردە لە تەلقیندانی مردووە کۆمەرێک بۆنەی دیکە هەیە کە دەبێ مامۆستایانی ئاینی مەوجود بن. جاوەڵا برام خۆی مامۆسای ئاینی سەمامی ئەمانی کۆمەڵگایە لە هەر شوێنێک لە هەر لادەیەک لە هەر شارێکا بێت بە تەئکید بە دڵنیاییەوە لە سەردەمانی زۆر کاتە کە تەکنۆلۆژیا گەستا پێش نەکەوتووە ئەوانەی کەوا داواکاریەک ڕاست پێردێکیان هەبوو بێ خەبەر و جوابێکیان لە دێکەوە بۆ دێشکە ناردەبێ بە تەئکید مامۆسای ئاینی هەم وەک بوارەکەی کەوا خوێندەوار بووە نامەکە و قاقزەکەی نووسە وەکو ئەوەش کە ئەمان بووە ئەو نهێنی پاراستووە بۆیە بە تاکید ئەو نامانە لەلایەن مامۆستا و نووسراوە. بەڵێ لە پێشاندا گەر معلومات تەبی مامۆستا حتمما جەنابێت بابیشی تەر مامۆستا بووە یعنی حجرە فەقێ لێرە هەبووە. جاوەڵا ئەم مزگەوتەی ئێمە لە سەرەتاوە کۆمەڵک مامۆسای بەخۆیەوە بینیوە بۆ نمونە یەکەم مامۆستا کە لێرە بووە ئەگەر بە هەڵە نەبێتم مامۆستا جەلال بووە لە دوای ئەوە مامۆسا عەزیز هاتووە دوای ئەوە جارێکی تر مامۆسا جەلال هاتووەتەوە لە دوای ئەوە مامۆسا حەمین هاتووە و بەدەر ئەوەی کە بڕوخێت ماوەی 4 ساڵ باوکم مامۆسای ئەم دێ بوو سەرپەرشتیاری ئەم مزگەوتە بووە کە ئەوش ناوی مەلا حەسەن بوو ئێستا لە ژیانە نەماوە لە دوای ئەوە کە مامۆسا فاروق هاتووە مامۆسایەکی بەڕێزیان هێناوە ناوی مامۆسا ڕەمەزان بووە ئەوش مودەی 6 ساڵێک لێرە مامۆسا بووە لە دوای مامۆسا ڕەمەزان مامۆسایەکی تریان هێناوە ناوی مامۆسا فاروق بووە کە ئێستا الحەمدوللا لە ژیان نەما و لە بەنجان دانیشێ پێش مامۆسا فاروقیش مامۆسا مەلا ڕەوفیان هێناوە کە ئەوش ماوەی 1-2 ساڵ لێرە بووە لە دوای مامۆستا ڕەوف مامۆستا مەلا فاروق هاتووە ئێستا لە بەنجان دانیشێ و لە دوای ئەویش ئێستا من لە خزمەتی خەڵکی ئەم دەیە. سەرکەوتوبی مامۆستا گیان بەس یعنی وەکو برین مامۆستای ئاینی ئەگەر ئی گوندەکەی خۆی بی باشتر نییە لەوەی کە لە شوێنێکی دیکە بێتن زۆر جار هەیە دەبینی لە زۆر گوندان مامۆستا بۆی ناکرێ بچی لە ژیان بگوزارێنی مامۆستایانی شەروەکو ئێمە یعنی جار هەیە لەوانێت داچە منداران ئەڵقەلەی لۆ دروست بکاتن لە هەندێک شوێنان بەڵام ئەگەری خەڵکی گوندەکەی بۆکو جەنابەت باشتر نیە ئەوها جاوەڵا برام بە تاکید خۆ خزمەتکردنی دین لەسەر هەموو کەس واجبە بەڵام ئەگەر تۆ بێت و خزمەتی دین بکەیت و لە شوێنەکەی خۆت و لە ناوچەکەی خۆتا بێ و خەڵکی دەیەکەبی ئەو بەبێ گومان باشترە و چاکترە و گونجاوترە بە تاکید هەر مزگەوت و هەر شوێنێکیش کە مامۆساکەی مقیم بێ باشتر لەوەی کە مامۆسا بۆ نمونە غیر مقیم بێ و دانیشتوو نەبێت لەو شوێنە. بەڵێ پێشان مامۆستایانی ئاینی وەکو برەی ماڵەچیان نەبوو لە شوێنێک یعنی وەکو برێ هەموو دەمێ مارەکان لە پشتی وراغێک بوو لەو گوند لە ئەو گوندی یعنی شوێنێکی دیاریکراوی نەبووە ئەوە شۆکارەکەی ئەوەیە کە خەڵک پێویستی بە ئامۆژگاری و نەسیحەتی مامۆستایان هەبوو و نەبووە کەم بووە. جاوەڵا بە تەئکید وایە مامۆستایانی ئاینی دەورێکی ئەکتیڤیان بینیوە لە کۆمەڵگادا تەماشاکە لە پێشاندا سەرچاوی هەموو خوێندەواری زانستێک هەموو معریفەیەک لە مزگەوتەکانەوە بووە لە حجرەی مزگەوتەکانەوە بووە کە مامۆستا بەدەر لەوەی کە لە لادەیەکی کەوە هاتووە و خزمەتی خەڵک و خزمەتی دینی کردووە لە شارێکی کەوە هاتووە لەگەڵ ئەوەشە بەردەوام دەستی هەبووە لە خزمەتکردنە بۆی خەڵکی هێناوە بەسەر ڕێگەی ڕاست ئامۆژگاری خەڵکی کردووە فەقیی پێگەیاندووە خەڵکی فێری قورئان خوێندن کردووە کەواتە ئەمە دەورە لە ئەساسەوە مامۆستا دەوری ئەکتیڤی هەبووە تاوەکو ئێستاش الحەمدوللا ئەتوانین بڵین لە پێشاندا مزگەوتەکانی ئێمە و حجرەکانی ئێمە دەوری زانکۆکانی ئێسایان بینیوە چکەس ئەو هەموو عولەمایی ئیسلام کابینی هەمووی لە مزگەوتەکانەوە پێگەیشتووە. شینای بایقوتی روانم آوا دهم نیشته منه آوا دهم نیشته منه
دل بە قوربانیش نایی کەسان کانێت بەر بەیان دەک بە سەرگایاردیش دل عاشق و دیوانەتە بەڕێزان خۆشەویستان دیارە لە کوردستان چەندین عشیرەتی دیار هەنا وەکو برێن عشیرەتی خۆشناوە جافە بلباسە کۆمەرێک عشیرەتیگە یاخود کافرۆشیە ئەو گوندەی ئەمە کە لێرە ئێستا بەرنامەمان لە گەریان کردیە دوان دیتمان دیارە عشیرەتی کافرۆشین لێرە ڕووی پرسیارمان لە مامۆستا شێرزادی دەکەین کە ئەویش کافرۆشیە و مامۆستای زانکۆشە با بزانین لە ئەسڵدا ئەو ناوە لە چیوە هاتیە و سەرگوزشتەکەی دەگەڕێتەوە چێن دەرە سەلامی خوا لەوی مامۆستاجان سەلامی خوا لە ئێوەش مامۆستا عشیرەتی کافرۆش لە ئەساسدا بنچینەکەی دەگەڕێتەوە بۆ چی سەرەتایەکەی دەگەڕێتەوە بۆ چی بەڵێ پێشەکی بە ناوی خوا عشرەتی کافرۆشی ئەوەی کە باس کراوە ئەگەڕێتەوە بۆ فەقی ئەحمەدی دارەشمانە لە منتخەی پشدەر کاتی خۆی ئەسڵان لێو بووە و پاشان هاتوونەتە ئەم ناوچەیە و بڵاو بوونەتەوە بە زۆربەی لە بە زۆربەی ناوچەکانی کوردستانە بەڵام زۆربەی زۆری عشرەتەکە ئەکەوێتە حەو گوندی ئەم دەرگە بڵێن ئەم بازیانەوە کە گوندی ئەڵاخولیەکێکە لە گوندەکان و بەشێکی تر لە کافرۆشەکان ئەکەونە ناوچەی کۆیەوە و بەشێکە لە عشرەتی کافرۆشی هەیە لە ناوچەی شارباژەڕ و بە تایبەتی گوندی وڵاغلو و هەروها کافرۆشێکی زۆر ئەکەوێتە ناوچەی کەرکووکەوە ناوچەی ئازادی و ڕەحیماوەوە و هەروەها بەشێکی کافرۆشیش کەوتۆ پەرش و بڵاو بۆتەوە بە ناوچەکانی کوردستانی ڕۆژهەڵاتە. بەڵێ نازام سەرگوزستەی چی هەیە کە دەڵێن وەختی خۆی کە دوژنی هینایەک لە ژنانە ڕووسی بۆ شتیواە بەڵێ ئەوەی کە باس کراوە عشرەتی کافرۆشی کەوتم ئەگەڕێتەوە بۆ فەقی ئەحمەدی دارەشمانە کاتی خۆی فەقی ئەحمەدی دارەشمانە دوو خێزانی هەبوو یەکێکیان کورد بووە یەکێکیشیان ئافرەتێکی ڕووسی بووە کە لەیەکێک لە شەڕەکانی ڕووسا بەرامبەر کە ئێرە کراوە بەدیل گیرا و پاشان ئەگەر دیقەتی یابێ یاخود سەیری خەڵکی گوندەکە و کردی بێ ئەم عشرەتە زۆربەی زۆری ئەو کەسانی کە هەیە چاویان شینەیە سەوزە ئەمەش وا ڕێوایەت کراوە کە ئەوە سەرچاوەکەیان یاخود هەمویان لەو ئافرەتە ڕووسیا کەوتونەتەوە. تابان عشرەتی کافرۆشی عشرەتێکە زۆر بەناوبانگ بووە بە ناندان واتە بە بەوەی کە زۆر هاوکاری خەڵکیان کردووە زۆر نانیان داوە میوان زۆر ڕووی تێکردوون زۆر بە دەست و دڵ بوون ئەو خەڵکانی کە کەوتونەتە ناوچەکانی کافرۆشیەوە قەت هەستیان بە غەریبی نەکەوتووە هەستیان بە غەریبی نەکردووە و یەکێک لە سیفەتەکانی تریان ئازایەتی بووە و جوانی بووە و سوارچاکی بووە ئەم عشرەتە ینی بەردەوام هەوڵیان داوە خزمەتکاری وڵات و خاکی خۆیان بن و لە شۆڕشەکانە بەشدار بوون بۆن لە شۆڕشەکانە دەوری سەرەکیان بینیوە هەر لە شۆڕشی دەربەندی بازیان کە عشرەتی کافرۆشی کردوێتی ئەو کاتەکە بە سەرکردایەتی شەخ مەحموود بووە لە ساڵی 20 و هەروەها شۆڕشی ئەیلول کە جارێکە لە دەربەندی بازیان شەڕێکی خەست کراوە و لە ڕاپەڕینی ساڵی 91 کە لە 5 مانگەکە لە ڕانی و پشدەر ڕاپەڕین بوو ڕۆژی 6 مانگ لە بازیان و لەم منتقەیە عشرەتی کافرۆشی ڕۆڵێکی بەرچاویان هەبوو لە فراوانکردنی شۆڕشەکە و ڕێگەگرتن لە هەموو ئەو بەرپرسە ئەمنی و مخابراتیانی سلێمانی کە نەیانتوانی دەرچن و هەمویان لە سلێمانیا تیاچوون. بەڵێ پێدەچی مامۆستایانی ئەو منتیقە زۆر بە خێر و بێربی ناوچەی ئەم ناوچەی بازیان و بە تایبەتی ئەم گوندە زۆر خێر و بە خێر و بێرە لە خەڵکی زوو زۆر احتیمادیان کردبووە سەر کشتتوکاڵۆک و بە تایبەتی برنج کە برنجی بازیان بەناوبانگ بووە و هەروە گەنم و جۆ و تەماتە و سەوزەوات بەڵام لە ئێستادا بە حکمی ئەوەی کە کۆمەڵی پیشەسازی و کارگەی زۆر گەورە کراوەتەوە و تۆپۆگرافیای ناوچەکە گۆڕانکاری بەسەرا هاتووە ئێستا کەمتر کشتتوکاڵ ئەکرێت برنج ئەکرێت بەهۆی ئەوەی کە تاوان بوتمان کە دروستکردنی ئەو کارگانە ڕۆڵێکی سلبی هەبووە لە بەرەو دواوەهێنانی کشتتوکاڵە تقریبا ڕێژەی لە 135 هەموو کارگە گەورەکانی عێراق کەوتۆتە ناوچەی بازیانەوە
نزیکەی 4 کارگەی گەورەی چیمەنتۆی تایە کارگەی ئاسنی تایە یەکێک لە پاڵێوگە گەورەکانی عێراق پاڵێوگەی نەوت هەر بە هەمان شێوە لە بازیانایە ینی کۆمەڵی کارگەی زۆر گەورەی تایە و داهاتێکی زۆری حکومەت ئێستا لە ڕێگەی ئەم کارگانی کە لە بازیانە داهاتێکی زۆری دەسەکەوێت بەڵام لە چاو ئەو هەموو داهاتی کە دەست ئەکەوێت خەڵکەکە و ناوچەکە زۆر فەرامۆش کراون لە هەموو خزمەت گوزاریەکان. بەڕێزان لێرە لەگەر کاک مام حاجی عەبدوڕەحمانی دەدوێن کە هەر لە قەدیمەوە ئەلێرە لەدایک بووە لەو گوندەی کۆمەرەگ یادگاری و یادەوەری خۆشی هەیە لەو گوندەی بەس پێشەوەی بچینە سەر یادگاریەکان دەمەوێت باسەوەی لێ بکەین بزانین ئەو گوندە بەچیوە سەرقاڵ بووە. مام حاجی سەلامی خوا لێبی. عەلەیکوم سەلام و سەرچاو بەخێر بێنێخۆ. مام حاجی لە ڕووی فەلاحەتی و کوشتتوکاڵ و مەڕداریەوە خەریکی چ بووینە ئەو گوندە لە قوربان ئەم گوندە خەریکی فەلاحەتی گەنم و جۆ و نیسک و نۆک و هەمووی لێکراوە هەمووی لێکراوە ئەنجا وەک تەڕا تەماتە توتن مەرەزا ئەم شتانە ئەوسا ئەو زۆر بوو ئێستا ئەو نەماوە قوربان مەرەزەشی لێکراوە بەڵێ برنجی بازیان بەناوبانگ بوو بەناوبانگ بەڵێ دەڵێن زۆر جار هەیە بەقاڵەکان هاوار دەکەن هەر یەکە و باز لە شتێک دەکەن بە منتیقەکەی خۆیان بانجی دەکەن قوربان جارێ لە کەرکوو و پایزان ڕزقمانە برن ئەم بەخەڵە هاواریانە کرد تەماتەی بازیان تەماتەی باسییان ترێی گەورە دێ هەناری شارەبان ئەم سیانە بەناوبانگ بەناوبانگ بەڵێ بەڵێ ینی ئێوە بە تەماتە زۆر بەناوبانگ بووینە بەڵێ بەڵێ ئەی قەدیم یعنی حەیوانی زۆر لێ بووە ئەو گوندە هەم گوندە حیوانی کەمتر لێبوو بەس ڕەشەوڵاخی هەبوو تقریب 4 مان 5 مان هەیەیان بوو کوڕە فەقیر بوو قورآن پارە نەبوو ڕزق پەڕی لێکرد وەگیستاوە ئێستا خەڵک هەر توانای هەبێ وڵاتەکەی هەبێ کەسی هەبێ بەیانی 300 سەر 200 سەر مەڕپەیە کە بە نیوەکاری ئەوسا نیوەکاری نەبوو قوربان کە کابرایەک نەختێ مەڕی دەستکەوتە ئەوە ڕۆن باتە خاوەنی سەری ئیزم ڕۆنی لێستان بەڵێ ئەو گوندە دەوروبەرەکەی گوندەکانی دەوروبەری چەند گوندن گوندەکانی دەوروبەری ئێمە ئەمدی و ئەمە سەرچاوەیە لە تەنەسمانەوەی و ئەوە لازیانە لەوەیە و ئەمە باینجان دێ بوو مەجمەعەکە و ئەمە کوپەلەیە لەو دی ئەو شاخەوەیە و ئەو دیویشمان دیوی سوورداش هاوسنوورین زیاتر تەعامل و ژنخوازی و کۆمەڵایەتیتان لەگەر کام گوندیە هەڵا بە زۆری ئەو زەمانەی زوو قەدیم ئەختیارەکان ژنیان بەملالانەیەدا هەل لە ناو دیەکەیە قڕم بە سەری چابوو لەو سەردەمی نەژیین مامەسا ئەختیارەکان ئاگو ئەگەر چاک بێ بۆ بیدەین بە خەڵک وەکو برێ دەرێگەر پارو بکەوتە کۆشێ باشترە لەوەی ئەگە خراپیش بێ با خەڵک بە عیبمان نەزانی خۆمان حەلیەکەی ئەختیارەکانی زوو ئەو سیان بکەن بەس ئێستاوانی ئێستا نەبا ئێستاوە نییە نەوەڵ ئێستا ژنی ئەم دێ ڕەنگە تقریب درۆی نەبێ درۆی هەفتا ئافرەتمان پەرگنی ئەو لەولا بووە خزمتان زۆر بە لە هەموو لای زۆر گەلێ هەمووی تێکڵاوی ئێستا قوربان هەمووی تێکڵاوە ئەگەر پێشتر تێکەڵ بووبانە لەگەر کام گوندی تێکەڵ دەبوون وەکو تێکەڵ ببوونە هەل لەگەڵ سەر و چاوە یان لازیان یان کوپەلە نێزیکتر بوو یان ئەم دیانەی ئەم دوێ سافرەتمان لەو دووشەیە لە دوی پێنەمەگرون ئەگەر یادگاریەکی خۆش کاتوو لەو گوندەی حتممان کۆمەرەك دڕ و جانەوەری وا هەبوو ڕویان لەو گوندەی کردیا چی یادگاریەکەت هەیە وڵی جانەوەر خۆ زۆر بە ما بەسا و درڕندەی دز هەبوو و چەقەڵ هەبوو گورک هەبوو لەگە گورجی هیچ یادگاریت هەیە گورگی ئەرە بەخوا زۆر یادگاریم وەکو تۆزە برادنی لەگەڵ گوچوی شوانی زۆر کۆشوانی خۆم بووم
شوانی خۆ لەخوا بە زیارەوەڵا شوانی خۆم بووم ئەم زروفی ئەم شەڕی کاکە سەدام پێی تێکدامەینا شوانی خۆم بووم چی یادگاریەکرد لەگەر کاکە گورجی هەیە هەڵا چیارگاری مەبێ قۆربان گورگ زۆر زەفەری پێ نابردم سەگی باشم هەبوو ئینتر زەفەری پێ نابردم پێم شک بێ لە ژیانما بەرخێکی لێت زیوم ئێوارێک لەنا ئەو تاوێرانەیە دوای مەغریب تاری بوو مەزە کەوتووە بە خۆی ماداوەختێ حیوا مەسەیە بەرخێکی من خۆ نابوو ئەو بەرخەم پێشگەیە یەک حیوانم بەگوڕ نەداوە بەدەمی خۆنەما مەسا زۆر چاپکوریا بوو چاپوک و وریا بوو بەس دەرێن گورێک تەبیعاتەکی هەیە لە بەرزاییەکانەوە سێرەی دەگری چاوی تیژە دێتە نیویاییەکان یعنی قەت بە دۆڵێدا نایە گورگ مامۆسا شەو ئەو فێریشی لە تو کردی و مەڕە چی لێ خواردی بەرخە چی لێ خواردی شەو گورگ بەس بە ڕێگا ڕوا بۆ دێکانە چێ بەس بەیانیان فەجریا و کوێ بەرز بێ ئەم شاخە وەک ئەو شاخی ئەو بەر ئەچێ بۆ ئەوێ لەبەرەوەیگە ڕووناک بووە گوێ درێژێک بی لە ئەمانە حیوانێک لە شوێنێک بەجێمێنی هەستیەکە چاوی تیژە بۆیە چێ لەبەرەوە چێتە بەرزاییەوە دەرێن وەختی خۆی یعنی ئەگەر سەها بۆ گورە خنچێنیان گورە سەگی شەبووە جوتە بوو ناگوریان خنکان بەس بە تەنیابان بە تەنیا زەوتی ناکە بە گورگ بەقوتە گورە زۆر بەقوتە بەس بێخیرەتە بێخیرەتە خیرەتی نێماوەسا بەس زۆر بەقوتە قەدوانە بۆ ینی ترست لێنە نیشتۆ بە تەنیا نەخێن تووشی گورگ ناوەڵا ڕێنەکەوتوەری ئەوە لی بترسم ئەخە گورگ بیستومە زەلامی خواردووە لە بەفرا زەلامی خوارد لەو مەنتیقەی لەم مەنتیقەی نەم بیستوە بەڵام هەیە لەودام حەدودانە بە بیستن بیستومە بەس نەمدیوە شتە چی دیکە لەسەر مەڕ و مەڕداری دەرێن مەڕ ئەگەر ڕەویەوە عجایب دەڕێتەوە یعنی ئەگەر بۆ نمونە لەو دیوە شاخەبی یەک هەر دێرێ یەکی ناگەڕێتەوە هەمووی هەر دەڕوە قوربان حیوانی سپی گە زەقزەقەی ڕێنی ترسی گەیشتێ بەس بۆنی ئەو گورگە بکارەوەتە شێت نابێ هەر ئەوتە شێت باڵێ هەر لە وڵاتە تەقێ بە یەکجار بۆنی ئەو ورگاکە دوژمنیەتی نییە ترسی بابە دەرێم عیرا خوازی بە خوازی داران دەبا من گوراک بام لە گوریگا گرۆیە شیمە بابە لەسەرێ بە سوڵتانی ماربێڕایان ئایاوار و سەدامان بابە دەرێیان بەبرامە شاری کۆیە ئارێ دەرم بابە حەیران دەبا بەزنێ حەزرەتی محەممەد المستەفای لە بۆ من بمینێ بەلە مامەکانی ماروێڵان مەڵەوەکی لە باقی جەن لە تێشین دەبوون بابە دەرێم لە سەریان دەگرتەوە نارنجە بابە وەڵا دەنی دەگری لیمۆیە بەڕێزان خۆشەویستان لێرە لەگەر مام عەبدولی دەدوین دیارە ئەمە زیاتر لێ بە تەمەنەکان دەدوێنین ئەوانە زیاتر ئاگیان لەسەر گوزشتەی با و باپیرانیان هەیە ماشەڵای لێبی گەنجی ئەوڕۆ لەو شتانە زانیاری نییە بەڵام لە ئیشی خۆی لە خوێندنی خۆی ئەوانە پسپۆڕە بەڵام لە ڕووی کللتور و دابوونەریتی با و باپیرانیان تا ئێستا بەداخەوە ئەو شارەزاییان نیە سەلامی خوا لێبی مام عەبدول مام عەبدول ئەو گوندە ئێستا لە ئێستادا چەند مار دەبی ئەوها ڕشا دەکەین قەرەبارغە ئەوەندە دەبێ بەڵێ ئەدی ئەو شاخانەی کاوەها بە دەوری گوندەکەیدا گوندەکەیان تەنیوە ئەوە ناویان چیە و شاخان وڵی ناویان ئەوە لە خوارەوە ئەو شاخی ئەو بەرەوە ئەو شاخ بارێزانە ئەمەی خوارەوە سەر ڕێکە لای ڕێک ئەوە پێڵین شاخی بارێزان چاتە دەبان دەبان هات ئەم دەر ئەمە ئالێرە پێڵین ئەمە ملی ڕێسوور ملی ڕێسوور ئەمە پێڵێن سەنگەرەکەەوە زوو شەڕی لێ تیاکراوە سەگەری لێ ئەوتە شاخە وڵی دەوەختی خۆی عوسمانی وانی شەڕی عوسمانیەکان ئەنج ئاوا بەرەخوارە بێتەوە ئەمە پێڵین دۆڵی ئاوەکە ئەوە دەو بەرە ئەو تەپۆڵە پێڵین پاڵی مەلاعەلی دەخەمەکەی وایە مەلاعەلی نازانم مەلاعەلی با مەلای خۆمان بۆ لێرە بۆ مەلا بوو ئەمە پێڵێن شاخی ئەشکەوتەکە ئیتر ئاوای کە باز لە شاخی بارێزەی دەکەی
یعنی چیە بارێ ئەوەی لێ بۆچی بارێزەی لێ قڕان بارێز ئێستا ڕە بارێزی پێوەی بارە ئێستا شەر ئارەوڵا بدە بە عاسەکانی هەموو کە دەستی نایگات بەڵێ ئەدی ئێستا ئەو ئەشکەوتە یعنی وەخت خۆی هیچ استفادەتان لێ کرد وڵای ئارەوڵاوی مەردار بەردەمی بەردەمەکەی هی کەڵا کردەوە خۆری ئەم سیاجش دەست نەبووە کەڵی کرد مەڕی تێکردووە ئارەوە زیاتر ئەدی وەختی کە مەسەلەن تارە ڕمی کردیە پەناتان نەبردی ئارەوەڵا تار ڕەمیەکەرەکە فلاکەوتیدانچوین بۆ بانی فلاکی نەکەوتدا دەبوون بەر خۆمان ما دەکرد باسی شەڕی عوسمانیەکانت کرد لێرانە کول لۆ جێڕایتەوە وەخت خۆیگە باو بە جێڕای کویان جێڕایتەوە شەری عوسمانی بۆ هاتەوە لە خوارەوە هەوەکو هینیان پێکردوە کورە هەندۆکو سین هەندۆکو سەربۆر هەندۆکو سەربۆریان پێگوتووە ئەو بە فکری ئێمە نییە من قسان بۆ کردو ئەم هۆکو سنجەراگە هاتووە لە خوارەوە ئەو کاتەکە ئەوە هاتووە بەهار بووە ئەم بازانە ئاوی زۆر بووە خەڵک چۆتە ئەو ناو چەم و ئاو بیشە و گیانەوە ئیتر بەحال دەرچۆ ڕزگار بووە ئیتر ئاوایە من ئاوان بیستووە بەو شێوازەی بووە ئارەوەڵە ئەدی باز لەوەی دەکەن ینی زۆر جارێت تەمەشا دەکەی خەڵک دەرێ لە گەنجی دەپرسم هەر خۆزگە دەخوازی لۆ پێشتر لە بەتەمەنی دەپرسم هەروە هۆکارەکەی چی بووە ینی لۆ هۆکارەکەی ئەوە هیچ مسیبەتێکی وانە بۆ خەڵک هەت نانی دەستکەوتە نانی جۆی دەستکەوتەوە دۆی دەستکەوتە بخی چی نێویست ئیسا ئەم هەموو عشا هەیە چوونە دڵمەتانیە شەڕ و شۆڕە و کوشتارە و ئەم ساڵ لە شوێنێکە و ساڵەکە لە شوێنێکە و کوڕ ڕەزی و فەزلی بەردەستی جوولەکە و ئێرمەنیە و ئەمریکا بەریتانی و ڕووس و هەموو زوڵمی لێکا و درۆی لەگەڵایەکە و هەمووی بە کوش دەیا و ئیتر ئیسلام بە ئیسانی بە کوش داوە ئەوە ئیسا ئەوە دڵمەتانیەوە تۆ بە تەوای خۆنی دوێنێ و پێر ئەسیل کاول بۆ ئێستا باینەوانێ هەولێر و سلێمانی کاول ئەوە زەر بە تەواق دڵی متانیە هۆکارەکەی ئەوە یارەوەڵ غێری دەست ناومان بۆ شەڕی داوین و من تۆ کوژ و تۆ منە کوژ و ئیتر ئەوە دەستی لە ئیسلام ناو ئەدی بۆ نمونە مەسەلە ڕۆژهەراتن و عساب و ئەوانە قەدیم و سعاتیش نەبوو بۆ ئەو عساب و کتابانە کوکرا لەو شاخانە لێرانە مەسەلەن دەرنەوە گەلاوێ شەران یانەوە مەسەلەن ئەستێرەی ڕۆژێ هەڵانەوە حوتەوانەیە ئەوە هەبووە لێرە چێ هەبووەمان هەموو شتە بەو هەر بە تەجربە بوو پیاوی ئاخر بە تەجربە زانوێتی بە حساب هەر بووە لەوەنە گەلاوێژەکەوێ و لەوەنە بەهارەکەوێ و لەوەنە پاییزەکەوێ و ئیتر ئاوایە لەوەنە بکەوێستان نامێنێ و ئیتر ئامانە هەر بووەم قسانە ئەمە تەجربەیە نووسیدە ئەوە باوی نەماوە ئیتر ئاوایە ئەم شتانە بزوو خەڵک قەدیم هەی بووە زەلامێک شوێجووتی کرۆ لەو دیوە حالی مەلافەتاحی پیسکەنی هەبووە لەو پیسکە دەولە بەلای هاتووە بەلای هاتەوە توێتی تۆ تانی وەڕۆ تۆ بکە نێوەڕۆ بە تۆ بیشیکەی گوڵ ناکە یەکتوی بۆ کتوی ڕۆڵە هەتانی وەڕۆ ستانی ماوە ئەگەستانی نەما گوڵ ناکە بەخوا ئەو کابرا سوێن و هەر ماوە زەلامەکە نەماوە کوڕەکەی ماوە ئەیگو لەگە چوومەتە لای دەقلەکە بەهارە گوڵی کردوە ئەو وڵاتە چیلە چیلێ عەرزەکەی وەکو ئێرە تەخنیە ئەیگو ئی هاوە ڕۆژ شاک بە دووهەم ڕۆژ باشە سێهەم ڕۆژ باشە ئەیگو ئەوەی ئەو کتوێتی ئی ڕۆژ و پێشوو بە حاڵ گوڵی دەرکردووە ئەوە ئەیگوتوێتە خەلە گوڵی دەرنەکرد قسەی دەرچووە تەجروبەی هەبوو تەجروبەی هەبووەرەوە تەجروبەی ئەو کتێتی تانی وەڕۆ چی لەمان ماوە ئەگەر چی لە نەما دەغڵ گوڵ ناکە بەعامە ناوەختی دوورینی نایە ئەوە ئەدی ئەستێرەی هەبوو ئەستێرەی کاروان کوژە بەڵێ ئەوە ئەوەش بوو بەڵێ ئەوە چی ئەستێرەی کارمان کوژە قوربانەوە ئەستێرەیە کۆمەڵ ئەستێرەی هەڵەسێ لە پێشی ئەستێرەی بەیانە هەڵەسێ لە دیوەشەوە هەڵەیە هەڵێ ئەتروکێتەوە کاروان دەکەوێت ئەلەن ئەستێرە ڕۆژەڵات با بڕۆی کاروانە فەری کارمانسی ڕۆیەوە بۆ سەفەری خۆ ڕۆی لەگەر ڕۆی تۆ بە ئەستێرەی شەوێ بووە کاهی ئەستێرە ڕۆژێ نەبووە لیانە گۆڕە هەموو ڕقەبنەوە پێڵە ئەستێرەی کاروان کوژە لەگەڵ ئەستێر ڕۆژە لیانە گۆڕە هەڵیەی زووتر هەڵەیە ئەو زوو هەڵێ لەڕێ لیانە گۆڕی کاتە بۆ خەلازم پێڵە ئەستێری کاروان ئەو مناوام
بەڕێزان خۆشەویستان لێرە لەگەر مامۆستا جوتیاری دەدوین دیارە مامۆستایەکی خۆبەخشە هاتیە لێرانە دەرز دەرێتەوە مەعەلعیلم ئەو گوندا کە هەشتا مارێک دەبیتن بەڵام بەداخەوە قوتاب بەستەنها قوتابخانەی سەرەتایی هەیە سەرەتایەکەش مامۆستایەکان لەبەرەوەی ڕاتبیان نیە و معاشیان نیە چینەوە ماڵێ و بەڵام مامۆستا جوتیار نەهێشتیا کە دەرسەکانیان وەکو برێ بە پاشکەون هاتیە بە خۆبەخشی دەرزدرێتەوە سەلامی خوا لەوی مامۆستا جان مامۆستا جەنابەت هەر وەکو مامۆستایەکی خۆبەخش لێرە دەرز دەرەیەوە لەو قوتابخانەی ئەڵاقوڵی بنەڕەتی لە کێوە لێرە دەرز دەرەیەوە پێشەکەی بە خێراتتان دەکەم دەستخۆشیتان لێکەم بۆ بەسەرکردنی ئەو گوندانەی کە ئاوادان کراوەتەوە بەڕاستی شتێکی باشە بەسەرکردنێکی جوانە دەستخۆشیتان لێکەم دووبارە گوندی ئەڵاقوڵی طبعا لە هەفتاکانەوە لە 1970ەوە دروست کراوە دواتریش لە 1976 دووبارە وەکو نۆژەنکردنەوە فراوان کراوە لەسەرەوە نزیک مزگەوتەکە شوێنەکەی لێ وەختی خۆی بەڵام لە پێش ئەنفارە لە 1970 بەر شاڵای ڕوخاندن و گوندڕوخانەکان کە ئەویش مەکتەبەکەش وەکو باقی شتەکانی تر ڕوخا بەڵام لە دوای ئەوە لە 95 بۆ 96 دووبارە دروست کرایەوە بە هەوڵی خێرخوازان و پاشان خەڵکی گوندەکە دواتری لە 2014 نۆژەن کراوەتەوە فراوان ترکراوە زیاتر لەلایەن ڕێکخراوی CDO و گەنەل ئێنەرجیەوە بە هاوکاری گەنەل ئێنەرجیش لەگەڵ خێرخوازانی گوندەکە و دەوروبەر لەگەڵ ئەو هەندێک کۆمپانیەکانە دروست کراوەتەوە و نۆژەن کراوەتە دووبارە فراوان کراوە ئێمە وەکو مامۆسایانی گوند ئێستا زۆربەی مامۆسانی بەڕێز مجازن یان ڕابڕی مۆڵەتیان وەرگرتووە ئەوانەی تر کە بەڕێوە برێ ژمارەمان نۆ مامۆستایە پێنجیان بە خۆبەخشی هاتوونە پێنجیان بە خۆبەخشی هاتوونە لە بازیان و بەردەقارەمان ئەو شوێنانەوە بۆ ئەوەی دەوامی ئەو مناڵانە نەوەستێ چونکای خۆتانزان داهاتووی مناڵەکان نابێ ڕابگیرێت بەڵام ئێستا بەداخەوبوونی ئەو وەزەوە هەیە داوام دووبارە ڕاگیراوەتەوە ماوەیەکە تقریب 1-2 هەفتەیەکە داوام ڕاگیراوەتەوە هیوادار ئینشەڵا دەست پێ بکەین مامۆستا جان ئەو گوندە قابلی ئەوەی هەبوو کە متەوەستەشی لێ هەبیت و هەتا شەشی لێ هەبیتن بەڵام بەداخەوە بەس بنەڕەتی لێیە ینی وەش زولمەکەوە بزانام لەو خەڵکەی بەتەئەکید بۆ خەڵکی گوندی زۆر قورسە بەتابەتی مناڵەکانن لە باڵێن لە سەفی 1 بۆ 6 ئەتوان بنەڕەتی لێرە بن لە سەفی 7 ئەبێ بڕۆن بۆ بەردەقارەمان بەردەقارەمان هەتاوە بەتاچی دوور هەندێکانە بە پێ هاتو چۆ بکەن یان سیارە بگرن مەسروفێک و کولفێکی زۆر لە سەریان بکەوێ بۆیە بەڕاستی پێویستە بیلەوە بکرێتەوە بکرێ بە ئیشەڵا بابلین بنەڕەتیەتان نۆ پاشان دوای عادادی ئیشەڵا دروست کرێت چونکە ئەو کچ و کوڕانە ناتوانن بەڕاستی بڕۆن بۆ بەردەقارەمان قورسە تێچووکی زۆری تێچێ و هیلاکە بن بە سەرماسۆڵە و باران و ڕێگاکەشیان دوورە بۆ ئیشەڵا حەقی خۆتی بیلەو بکرێتەوە ئەزام زەحمەتێکی زۆرە بە قوتابەکان بۆ کەسوکاریان ئیشەڵا هیواداری لە داهاتووە ئەگەر خێرخوازانێنە هیوامان بە حکومەت نەماوە کە فراوانی بکەن ئینشاءالله یعنی هیچ هەنگاوتان نا لە بۆی قوتابخانەی ترتان بۆ دروست بکرێت بۆ قوتابخانەی کە لە 6 دەردەچن ئینشاءالله بەتاکید ئەبێ بیریشی لێکراوەتە بەتاکید دەبێ هەوڵیشی بۆ بدرێت چونکە ئەوها دەوامەکان ئەوەستێ هەندێکیان بەداخەوە لەبەر ئەوەی ناتوانن هاتو چۆ بکەن و کولفە لە سەریان ئەکەوێت زۆربیان واز لە خوێندن دێنن کە چوونە حەوت و ئەوانە واز لە خوێندن دێنن بەڵام چەند ساڵ لەمە پێش هەتاوەکو پۆلی حەوتی بنەڕەتی هەبوو لێرە بەڵامی دوایە بۆ هۆی کەمی لە مامۆستاکان مجاز بوون کە کەم بۆ ژمارەی پۆلەکان کەم بۆ 6 پۆل ئێستا لە 1 تا 6 بنەڕەتی تێدا ئەخوێنن
بەڕێزان خۆشەویستان لێرە لەگەر پورە سەکینەی دەدوێن دیارە پورە سەکینە لێرە کەسێکی قسەخۆش و دنیادیدەیە هەم لە منداڵە چیگچکە تاوەکو دەگاتە بە تەمەنێک خاتریان دەوێ و خۆشیان دەوێ و ئەویش بە هەمان شێوە ڕق و بغز و کینە لەلای ئەو ژنەی نییە وا خوێندنەوەی بۆ دەکەین و کە خەڵکیش ئاوایی وا دەڵێن پورە سەکینە سەلام عەلەیکوم. وعەلەیکم سەلام و سەر هەردوو چاوەکەم ڕەبی بەخێرن هەر لەوێ تا ئێرە. زۆر سپاس دەکەین پورە سەکینە ئەگەر کەمێک باسی ژیان و بەسەرهاتی خۆتان وەکو ئافرەتان لە گوندەی لە قەدیمەوە ئیش و کارەکانتان سەرگوزشتەی خۆتان باس بکەیت چۆن بووە؟ وەڵاهی تر هەم خەڵکەمی مەڕی هەبوو وڵاخی هەبوو مەڕی هەبوو شوانی هەبوو گۆلبڕی هەبوو کەسە بەشتی خۆیتی گۆزەلام گۆلیە بروژن گۆلیە شێلا و پایزەی درو و ژن کۆلیە کێشا و تر بەلان کۆی ڕۆشتین و هاتینوەرە چێشت و نانمانە کردو تر خوانەی بڕیتن ئامانەیە نابەسەر سەر و ئامانەیە نابەسەر شان و ئیتر ئەوهامی ساندانی هەڵدەستانەوە دەستمان پێکرۆ ڕۆشتینەوە بۆ دەشای و کاری خۆمان دەستکەنە لۆکمانەکە بژارمانە کرد تر لەخوا بە زیابێ ئیش و کارەکانتان لەگەر پیاوان دابەش کردێت زار هەیە یارمەتی پیاوەکانیشتان دەدا سەر ڕائیشەکانی خۆت ئارە بەو خوا یارمەتی پیاشمانە خانومانە کرد قورمان بۆیە برد قڕوبەر بووە کرا و حەلە وڵا ئەو حەلە بە قڕوبەر بوو خۆڵەکە ئەو حەلە خۆشتر بوو لێستا بەڵێ ئەدی پورە سەکینە لە زۆر شوێنان دەبینی تەماشا دەکەی کە کەسێک لە ئاوایی دەمریتن جاران ئێستاش لە هەندێک شوێنان مایە دەبینی نان و شیوەکە خەڵکی ئاوای دەیانکردیان دێش خاون مردوو بیکە لێرە شەمان شتەیە چۆن بووە؟ وەڵایی ئەو ێوارە خوا نەخواستە و ماڵە ئەمری خوای گەورێ ئیتر ئەگەر بردوەکەی لێ مردنەوە لە بەر و جیران خواها ناگریژن بۆ ژنان و ئیتر پیاوە هاتەوە بۆ ماڵی ئەو ژن چێشت و نانیە کرد و چێشت و نانیان بۆ بناگە و ماڵە سەحەب تازی و دڵی بەخەمە و بەخوا هەتا سێ ڕۆژ چوار ڕۆژ خەڵدایانیش لەو حەلەو گەستانە بەخوا ژن و مناڵە بێت بۆ خۆمان من مناڵی وردم ئەم مناڵانە پشکورستان وردبوون کۆڵێ دارم دانا بوو بەردزیەوە کەلوبە لەگەم بۆ لەخسنم گو بابەر و جیرانمان نەزانی ئەو ئێو مروی لێ مردووە منیژەچم کوڕی مناڵەکانەکەم دڵمان ئاوا بوو ئیتر لەخوا بەزیە بێ وڵا هیچمان هیچ بۆ کۆڕکردنیش یعنی لەبەر خاوەن مردوو بەو خوای نەمانە کرد ئەمان گۆ ئیترەکە هەفتەیە چوویتر پیاوە چوو ڕیشی پیا ئەزەلامیە بردن بۆ ماڵێ کەسێک کارێک لەسەر ڕیشیان بۆ تاشویتر کوڕیان بۆیە کرد و ژن خێزانە چوو کوڕی ئەو ماڵ و مناڵەکانیە کرد و هەچوونە لان و ئێوارانە چوینەوە لانمان گو دڵیان سەغڵێتەوە ماگۆ گوناحن و ئێستا ئەوە کاڵ بوویتەوە بڕێک بەو شێوازەی نەمایە وانە؟ ناوەڵێستا ماوە لاکێڵێتی لە لاکی شای وتی لاکی شیوەن بوو مانی ئێستاکە وای لێ هاتووە ئیتر لەخوا بەزیە بڵ ئەوە عەزەکە وایە برێن وڵی وایە سەوا لێتە چیتە تازێکە و تاقیوەرە ئەچی بۆ سەر شای وایە بالفعل ئارە بەخوای دەمان ئەو حەلەوانە ئەی لە ڕووی جلو بەرگەوە تەمەشا دەکەین ئێستا جلو بەرجی کوردی بە تایبەتی ئافرەتان وەکو پێویست نما بەڵام جاران پشتێند و چەند قەت جلی کوردیانە دەکردی عنی جلێکی زۆر شەرعی و جوان بوو چۆن بۆ ئەو کاتی وەڵای جلی کوردی مانەکرد لە هەموو ڕەنێکمە ئەم بریس و باسکە زۆر نەبوو وەڵا هەر کەسە بەرکی خۆی کەوا و ساڵتە و لەبەریە کرد و ئیتر هەبوو پشتێنی ئەکرد و ئیتر بە هەموو بابە لێزەریە پێچایەوە حەلە بابوو وابوو ئیتر نەوە لە وەک ئێستان نەبوو ئەو حەلا ڕێک و پێکارەوە لە خەڵەوەندا ئەی لە خواردنەکان یعنی هەندە خواردنی کوردەواری هەبووە پێشتر هەم لە ڕوونەکەی خۆیان بووە یعنی هەموو شتەکان کوردەواری بۆ خەڵکی کەمتر تووشی نەخۆشی دەبوو چ خواردنێک لێرە زۆر باو بووە یعنی کە دروستان دەکرد وەڵای نازانم برەی ئیتر مەشکەمانە ژان و ئیتر ڕۆنی زەمانە کرد و کەشک و دەوەشکەمانە کرد و دۆمان سەرە نایە و ئیتر وەڵای گەڵام بێومان هەبوو ئەو شاخەمان هێنامان پێچایەوە نەوەڵە ئێستا ئەم هەموو خواردەمەنی و هی لەزەتیشی لێ نادینی ئێستاکە ئەی باس لە قاورمەیان قاورمە ئەوە شەریشیش نابوو لێرە بەو خوای من قاورمەم نەکردووە بەس ئامۆژمە گێڕایەوە خەسوم بڵێیان دایکمە گێڕایەوە ئەیگوڕۆ لە حیوانێکمان سەرە بڕی و پێستەمانە کرد ئەمە نەجوان بوو ئەنجایگو هەمانەمان پێگوت ئەیگو تێمانە کرد جاستانێگو دەرمانێنا تێر لێ نێخوات سوورمانە کردەوە یەقات ئەما بۆ خوا سەردەمی من نەمان کردووە ئێستا باسی ئەوم لۆ بکە دەبینی ئێستا ئافرەتانی ئێستا زۆر ناشکرن یعنی دەبینی لەو وەزع خۆشەیدانا
زۆربیان یعنی تەماشا دەکەی ئافرەتەیە خۆی دەکوژی ئافرەتەیە خۆی دەسووتێنی ئەو کات ئەو شتانە نەبووە زمانی خۆی ناوەڵی من نەمبیستووە و ئێمە نەمان کردو نەش نە ئەو حەلە من لە بیرەواری من نەمبیستووە یەکی خۆب سووتێنیانکە خۆب کوژی نەبوو ئەتە هەر کەسە بە کەسێکی خۆی لەخوا بە زیابێ تر باش بووە لەخوا بە زیابێ بینەرانی بەڕێز و خۆشەویست لێرەدا بۆ ئەندازەی هاتینە کۆتایی بەرنمەکەتان کە لە گوندی ئەڵاقولیە دیارە گوندی ئەڵاقولی سەر بە ناحیەی بازیانە لە پارێزگای سلێمانی هیوادارم سوودتان وەرگرتبی لە ژیان و بەسەرهاتی باو باپیرانیان هەتا گوندەکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرین وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکات